یەکی گوتیەمان لایقلق چییە دەموقراسی چییە لایقلق چییە معناوی ئەوە بە زمانێکی گوان فێم بکەن یعنیش خودێرت بێژێ علاقا خۆ بمنەوێنە ت علاقا خۆش عیش و کارێ عازمانە بێنە لێ علاقا خۆش عیشێ مەی دنیای ژیۆنەتما دنیای نەوێنە یۆنەتما عازمانە دەدەستێتە دەیە لە یۆنەتما سەروێ عەردێ دەستێ مەدەیە یعنی باران باراندن دەستێتە دەیە گەیا و دەخلێ و دارا دارتەوڵا شین بکە ئەو دەستێتە دەیە بکە شەو بکە بڕۆ ئەو دەستێتە دەیە بەرف بێ باران بێ تەیرۆک بێ دەستێتە دەیە عەور بێ با بێ بابلیسۆک بێ فرتۆنە بێ ئەو دەستێتە دەیە هاوین بێ بەهار بێ زستان بکە زستان بکە بەهار پاییز بەهار زستان ئەو دەستێتە دەیە لێبەلێ یۆنەتما ئینسانە کا بلا ئینسان چ بکەن چ نەکەن بلا ئینسانە چ سەربەست بێ چ یاساق بکێ چ قانون و چ نیزامێ ئەمێ دەینە دێ علاقا خۆ بێنێنە لایقلق ئەوە تبێت دین و دەولەت ژە ڤەقەتان یعنی بلا دین علاقا خۆ بەعیشێ دەولەتێ نەوێنێ یعنی دەولەت زرامێ دەولەتێ وێ قانون و نیزاما چێکن تشنا سەربەستکن تشنا یاساقکن بێ جەزای فلان تشتی هەیە یان نینە جەزای فلان تشتی بلا ئەب بێ یان نەئەب بێ بلا خودێ علاقا خۆ منێنێ یا چێت بێ گۆ خودێ علاقا خوا ژ کایناتا خوا ژ عەبدێ خۆ نەوێنێ خودێ ئەم چێ کردبن و بلا علاقا خۆش منەوێنێ یا يعني چلو چه قیمة خودی نای ملکیت عرض و عظیمانش خدا ریا دموقراسی معنی چیه يعني تدبي بلا حاكمية نش خديره بي حاكمية ملت ربي خو تعالى دبي قرآن دبي شيء دبي إن الحكم إلا لله حاكمية يعني يونتم يعني قانون شكر نش تكسيره إلا شاء الله ريا أو دبي شيء ديمقراطي بينا ولا حاكمية ملت ريا يعني بلا ملت خوا قانون ونظام ديني تشنا الخسر بس بكن تشنا الخيا ساق بكن نا رب عالمي وعبد خوا قانون ونظام اجباره چيكي